صلاف و ام كيف خوشن بديدارة تماشوانين كرد كونكشن هيفيا دمن خوش جوارا دكين ابوي هيفيه كو ام كردان بجهين نائي كو سرحاتي و بويرن لجهان دقومي بيك جوهورين داخل شمو جفيري جي استدويا دنج امريكا لواشنطن دي سي ديت قلوب ده برنامه جاري دا قالوا آراسته اوكراين برف روسيا يان اوروبا دچا ناوندکا خدمتا کارمندین خانشین لی ورجینیا بچند چالاکیان بالکشانده سر کردان خانمکا کرد دبیجما تا چاوا دبجیگرا وزیر پناهبران مکسیکو و چاوا دگل سیکل توران دیجیتن لنها ام بزانن کا لدور و برین ما چه دبا وزیر دربه امریکی جان کری دیبشتن وی حز های و پیگرتیه گهاشتنا پیمانکا آشتیه دنه برا اسرائیلی و فلسطینیان دا وی روژا 29 مها 4 نیسان دانای جبو وی پیمانه بری هنگی جی برسکری سردانا تونسی جهه دست کرنا بوهارا عربان کریبو ایران و 6 ولاتین زلهزین جیهانی سی روژن دانستاندنان بداوی اینانو دیبیجن وان پیشکتنک باش کریا در ریکا چرا سرکرنا دهان سالین جیک نگرتنان سبارت برنامه ایرانی یا ناوکی دگل کو اولمپیکن زمستان لسوچی روسیا دگهنا روژن داوی امریکا روسیا هولندا نرویج و کانادا بریکانی دکن جبو ورگرتنا پیتر میدالیان لویلاتا کالورادو جمها اکورا بازرگانیا ماریوانا گشا دکتن اشتی ولایت دستور افروتنی و کارینانا وی رنگ مخدرات دای تاوی خمون راحتین دجبرین وی پینگاوا کشدار جبر ساغلمیا گشتی تی چاورکرین بازرگانیا ماریوانا بگهد 500 میلیون دلاران 67 میلیون جی بیچنا بودجه حکومتی سلاوین دوباره گلی تماشوان هجا کیف پایتخت اوکراین دبا میدانا شر و لهفچونان لدمیکو خوپشاندرین دجی حکومتی دناف میدانا گشتی دا جهدگرن پشتی کشتنا بدهان کسان دشارن نافبرا پولیس و نرازی بوان دا لسی مهن نراحتین سیاسی لفی ولاتی فيديوين جي ميدانا شر لهافچونان چندين طرم خويا كرنا وان ديمانان ايكاتيا اوربيجي تورا كريا سي وزيرين دروين ايكاتيا ديگال سروكي اوكراين فيكتور يانوكوفيتش كومبونا بري كومبونا بلازا ايكاتيا لبروكسل بودانانا توليان لديجي مازنكار بدستين اوكرايني ئێمە ڕاستیەکە دەبینین لەژێر هیچ کاریگەریەک دانین کە بڵین جیهانی دەرەوە چارەسەری قەیرانی ئۆکرانیا دەکا یەکێ لە ڕەهەندە پۆزتیڤەکان دیالۆگی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵاتە. پۆلیس و نوێنەرên خۆپێشاندەران وەکە ئارسنی یاد سینۆک دەبێژن قوربانی دشەڕاندا هاتینە کوشتن. ئەرکی سەرەکی پاراستنی ژیانی هاوڵاتیانە بەرنامەی هێرشکردنە سەر خۆپیشاندەران هەبوو ڕێبەرانی ئۆپۆزیسیۆن ڕایانگرت. چند مهن خۆپیشاندەرین دژی حکوومەتی دەست پێ کریا لە دژی بڕیارە سەرۆک یانۆکۆڤیچ و پەشیمانیاوی ji پەیمانێکە بازرگانی دەگەل ئیکەتیا ئۆروپی هەمبەر تێکەلیەن بەهێز دەگەل رووسیا. سەرۆکی ئەمریکی ji ئالیخۆڤە هۆژداری دا و ئەمریکا حکوومەتە ئوکراین بەرپرسیار دەکە ji ber سەرەدەریا خراپ دەگەل خۆپیشاندەران. وها چاوەڕوان دەکەین حکوومەتی ئۆکرانیا پشت و درێژی خۆی نیشان بدا نەک پەنا ببرێتە بەر توندوتیژی بۆ سەر و سەوداکردن لەگەڵ خۆپیشاندەراندا. ئێمە گوتوشمانە چاوەڕوانی خۆپیشاندان یەکی ئاشتیانین بە ئاشتیانەش بمێنێتەوە و ئێمەش چاودێری ڕەوشەکە دەکەین لەگەڵ هاوبەشە ئەوروپاییەکانماندا و لەگەڵ کۆمەڵگای نێونەتەوەییشدا. پەیوەدارێکی کرملن لە هەماندام دەبێژتن سەرۆکی رووسی ڤلادیمیر پوتین شێوەرمەندی دیگەل سەرۆک یانۆکۆڤیچ کریا سەبارەت سەرەدەریا دیگەل خۆپیشاندەران و مۆسکۆ مایەخوا ناکەت کاروبارên نافخۆیên ئوکراین. ناوەندی گودوین هاوس یê تایبەت bi xizmeta karmendên xanenişîn li wîlayeta Virginia nêzîkî Washington çend çalakî rêxistin ji bo pêtir naskirina Kurdan û têgihiştina doza wan. Navendê فیلمên dokümenterî li ser Herêma Kurdistana Iraqê nîşandan pêşangeheka şêwekarekî Kurd û kevna diplomatekî Emerîkiyê dostê Kurdan mêvan kir. Kurd Connection li van çalakiyan amade bû. Van çalakiyan bi nîşandana fîlmên Kurdî dest pê kir, bi tirjwana fîlmên dokümenterî bûn li ser jiyana Kurdan û dîroka wan ya siyasiyan û bi taybet piştî serheldana Kurdên Herêma Kurdistana Iraqê.
پشتی نیشاندانا فلیمان ئامادەبوویان و پڕانی کارمەندێن خانەنشینên دەستگەهên جوداجودایên حکومەتە ئەمریکی بوون پرسیار سەبارەت دیرۆکا کوردان ڕەوشاوانیا سیاسی لە وڵاتên ئەو تێدا دژین دکرد ژێ بزافکارên کوردên کولوان چالاکیان ئامادە دەبوون. کوردستان وارەکە نە هەموو ئەمریکیان ژی خەڵکی جیهانê شەڕزای لەسەر هەیە. دەبێت ئەم تشتێکیشوان بزانن دیرۆکاوان سنوورên wan باوەریên wanên ئولî. فیلمê me dîtî zanyariyên baş daneme û ka çawa wan qazan ji şerê Amerîkayê yekê li dijî Saddam Hüseynî wergirtî. پێشانگەها شێوەکاری کوردی ڕۆژئاوا لوقمان ئەحمەد چالاکیەکە دیە ناوەندی بوو لە هەفتیا دوورە. Basically, when we got Luqman to come and exhibit at our gallery, دما مش لقمانی خواستی پیشانگه هل ناوندا مفکت مویا پتر کلتور کردان ناس بکین اشمارا او زانیاری تیگشنک نیه اندامت ناوندا مجی مزن کاربدنسن حکومت بون و خاننشین بونه لوان او گالریک هیجا بو لقمان تابلوین خلینی شابدد حتی حزو جانک نو بدد و جواکیجی. It really brings life to this community and new understanding. دیپلۆمات و نویسکاری ئەمریکی پیتر گالبرث پێداچۆنێک بەسەر دیرۆکا نویا کوردستانی دەکرد و وی پشتڕاست کرد و کورد دۆستên باوەڕپێکریên ئەمریکانە لێگەڵ و ئەمریکی هەتا چەندێ قەدری وێ دۆستانی دەزانن ئەوە پرسیارێکا کورد کۆنەکشن بوو ji برێس گالبرث. The United States does support the Kurds and values the ئەمریکا پشتیوانی لە کورد دەکا و نرخی پەیوەندەکانی لەگەڵ کورد و حکوومەتی هەرێمی کوردستان بەرز ڕادەگرێت بەڵام ئەتوانێت زیاتر یارمەتی کوردەکان بدا چونکە لە عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد دۆستی باوەڕپێکراوی ئەمریکان. من حەز دەکەم ئەوە ببینیم ئەمریکایەکان پشتیوانی لە دەستوری عێراق بکەن چونکە ئەوە مافی خودموختاری کوردان دابین دەکا. virtually complete self-government for Kurdistan. پیتر گالبرث لە ساڵە 1970 و بۆ دەمێ 14 ساڵان کارمەندی کۆمیتەیە پەیوەندیên دەربەیە جڤاتە سیناتۆرین ئەمریکی بوو لە 1993 بوو بالۆزی ئەمریکی لە کرواتیا و لە ساڵە 2006 وی پەرتووکە بناوێ The End of Iraq چاوە ئەمریکا شەڕێکی بێداوی لە عێراقی دەست پێ کرد. دەگوتنا خۆدا ji بۆ ئامادەبوویان لە ناوەندا گودوین هاوس باڵکشاندە سەر ڕەوشا کوردان لە سووریا و کات چاوە ئەو شەڕێ کۆمەڵێن تونڕێ دکن لێ پشتەوانیا نێفنەتەوەی ژوانڕەنینە. The Kurds in Syria need to unite themselves first. کوردەکانی سووریا پێویستیان بە یەکڕێزی هەیە پاشان پێویستیان بە دەستەیەکی خۆ بەڕێوەبردنیان هەیە کە هەموو پارتە سیاسیەکان لە خۆ بگرێت پێویستیان بە هێزێکی چەکدارە ئەو ساڵ لە ناو سووریا و لەبەر چاوی جیهان بەهێز دەبن و زەمینەیەک دروست دەبێت کە بە ئاسانی ئەمریکا و کۆمەڵگانی نوتەوەی پشتیوانیان لێ بکەن چونکە هەر ئەوانن شەڕی تۆرۆریستانە و تونڕیانی دژ بە ئەمریکا دەکەن. ناوەندێ گودوین هاوس لەبەرە چەند چالاکیندی سەبارەت کوردان لە هەلکەفت و بیرەوەریین کوردان ڕێک بێخەتن. بینەران خانمەکە لە ئەمریکا ji babekê Kurd dayek Meksikî hatî dunyayê bawernameên xwe yên zanistên siyasî li Amerîka û Fransa wergirtîn û hêşta genc dibe cêgira wezîrê penaberan li welatê Meksîko. Lê tiştê sirinc rakêşê xanimhana cav ne bes ev e belkû ew helgira sê nasnameyan û sê keltûrên jêkjuda ye. It always depends on who you're sitting with. هەمیشە دەکەوێتە سەر ئەوەی لەگەڵ کێ قسە دەکەیت و لەگەڵ کێ مامەڵە دەکەیت. کاتێک کە لە مەکسیکۆ بم وەکو ئەمریکایەک ڕفتارم لەگەڵدا دەکرێت و کاتێکیش کە لە ساندیاگۆی ئەمریکا بم وەکو کورد دەمناسێنن. بەڵام خۆم بە کورد دەزانم و لە هەموو بۆنەیەکیشدا ئەمە دووپات دەکەمەوە. زۆر جار پشتیوانیم لێ دەکرێت و توانیم فیستیڤاڵی کوردستان لە مەکسیکۆ ڕێک بخەم. ئەوەش گەورەترین فیستیڤاڵی کوردی بوو لە دەرەوەی کوردستان. ئێستا هەوڵ دەدەم پێشانگایەک لەسەر هەڵەبجە دروست بکەین. باشەهانە خان تو چاوە هەفسەنگیە درێ بەرەوان هەرسێ کەلتوراندا هەرسێ ناسنامەیاندا ڕادگری. تۆ هەرگیز ڕخنا لە لایەنێک ناگری شەڕی دژ بە یەکێک ناکەیت یان کەسێک بەسەر کەسێکی تردا ناسەپێنیت ئەو کات ئەو کەسایەتیە دروست دەکەیت. من لە کوردستان بم خۆشم دەوێت لە مەکسیکۆ بم ئەوێم خۆش دەوێت بەڵام ناتوانم ڕفتارم لە کوردستان هاوشێوەی مەکسیکۆ بێت تەنانەت لە شێوەی قسەکردن و بیرکردنەوەشدا. ژیان و خوێندن لە ئەمریکا ئەمەی فێر کردووم.
جاراكو خانم هانجا فاتی خواستن جبو آخافتنی لسر خورتان لمکسیکو و سروک پارتیا PRI یا ده سالات و مزنکار بدستی دیدیتن هنگی او هاد بربجار کرن بو پوست جیگریا وزیر پنابران دستوری ولاتی جی رید ده چونکو دایکا هانا خان مکسیکیا. There is 11 million undocumented people. 11 ملیۆن پەنابەری ناقانونی لە ئەمریکا دەژین مەزەندە دەکرێت 6 ملیۆنان مەکسیکی بن و 33 ملیۆن مەکسیکیش بە شێوەیەکی یاسایی لە ئەمریکا دەژین. ئەرکەکەمان ئەوەیە خزمەتیان بکەین و پشتیوانیان لێ بکەین و مافەکانیان لە ئەمریکا بپارێزین. هانا خانم دەمات و ئاگاداری درۆکە عشیرەت و بنەماڵا خوا دبووی لە دەمێ خواندنی یانژی لە دەمێ سەردانین کوردستانی دەحەز دەکرد پتری گرێدای وێ جڤاکێ بی؟ So that was something that has always given me strength and ability. ئەوە شتێک بوو هەمیشە بەهێزی دەکردم و توانای پێدەبەخشیم و وای لێ دەکردم شانازی پێوە بکەم و وای لێ دەکردم کە کار لەسەر ئەوە بکەم شتێک بەگەلی کورد بدەم. ئەوە هەمیشە لە خوێنمدایە. باوکم هەرگیز زۆری لێ نەکردم کە پەیوەست بم بە کوردەوە، بەڵام ئەمە شتێک بوو هەمیشە لە خوێنمدا بوو و لە دڵمدا بووە. هەرچەندە لەوێژ نەژیاوم بەڵام لی نزیک بووم. لە هەر شوێنێک بم ڕاستی ئەوەی کە من کێم ناشارمەوە. You know, in Mexico, I don't hide who I am. أنا ومناڵی وە زۆر علاقەی بە دەرس و بە خوێندنەوەمان چۆن خۆمانش لە ئەمریکا کتێبخانەیەک مامە کتێبخانەی فەر دەر کتێبێکە لەبارەی کوردستان و یا لەبارەی عشق و محبت بە باوک بە نسبەتی مناڵەوە بوو من پێمەدا ئێتر وەختێکە مناڵ علاقمەند دەبێت بە خوێندن و ئێژوکیشنۆمانە خۆیەکەوێتە شوێنی تاریخی عایلەوە تاریخی کوردۆ تاریخی وڵاتێکەوە لەکوێوە باوکی لەکوێ باوە گەورەی لەکوێوە هاتووە. حکوومەت لە مەکسیکۆ هەر ساڵ وڵاتێکی جیهانی دەستنیشان دەکات بۆ ڕێزگرتنی پار هانا خانشیا کۆمیتەیە فستیڤاڵی قایل بکەتن کوردستان ببتە وڵاتی ڕێزگرتنی لە مەکسیکۆ. کوردستانیان هەڵبژارد ئەویش کارێکی سەخت بوو چونکە زۆربەی ئەندامانی کۆمیتەکە دەیانوت کوردستان وڵات نییە، بەڵام توانیمان قایلیان بکەین. 150 کوردیش لە وڵاتانی تر بۆ پشتیوانی ئێمە هاتن و بوون بە بەشێک لە چالاکیەکانی ئەم فیستیڤاڵە لە نیشاندانی جلوبەرگەوە بگرێتە ئامادەکردنی خواردن. لە 4 ڕۆژی فیستیڤاڵەکەدا 80,000 کەس ئامادە بوون. پرۆژەی دووهەمم دەستنیشانکردنی شاجوانێکی کوردستانە بۆ بەشداریکردن لە پێشبڕکەی شاجوانی جیهاندا. لە داهاتوویەکی نزیکیشدا پرۆژەمان هەیە بۆ ناردنی چەند سەماکارێکی مەکسیکی بۆ کوردستان بۆ نمایشکردنی هونەری مەکسیکی. هانەخان چالاکین وە نەبتنێ لە مەکسیکۆ ئەمریکانە چونکو لە کوردستانی جیوە چالاکی هەنا مەدەخواست ژمارابێژی کە ناوەڕۆکی وان چالاکیان لە کوردستانی چ بوو؟ ناوەڕۆکی بەشداریکردنم لە فیستیڤاڵەکانی کوردستاندا لەسەر شتە هاوبەشەکان و جیاوازەکانی نێوان کورد و مەکسیکەکان بوو و چۆن شت لە یەکتر فێر بن. سەرنج لەسەر چۆنێتی مامەڵەکردن بوو لەسەر خانمان و چۆن کورد دەتوانێت سوود لە وەرگرتنی ئەزمونەکانی مەکسیکۆ لەو بوارەدا ببینێت. ژبلی کاری دێ حکوومەتە مەکسیکۆدا هانەخان جاف فاوندیشن دامەزراندیە ji بۆ ئالیکاریە زارۆکان ژنان و نەخۆشان و هەروەسا سێ کتێب نویساندنە یەک ji بۆ فێربوونا زمانی ئینگلیزی ji کوردان ڕا یادی فێربوونا زمانی ئینگلیزی ji مەکسیکیان ڕا کتێباسیێژی بناوێ سێ کەلتور بە ئێک خانمێ ڕا. بینەران چەند بەرەبابن بۆری یەن ئەمریکا و بەلکی لی جیهانێژی فێری خواندنا کتێبان بوون لێ پەرتوخانên گشتî lê ji bî salên borî were hêdî pertûk dikevne ser internêtê û bazarê wan hat guhartin û wesa diyar dibû ku pertûk firoş dê ji bazaran bên derxistin. Lê rastî ewa ne bes deriyên pertûkxana vekirî mane belkû wana geşe kiriye. Mafraport ji pertûkxaneka taybet lêre li Washington heye. A train runs across this track. ئەگەرێکە ئاشکرا هەیە و ئالەڤەریە تەمە 3 ساڵی حەز دەگە دەگەل دایکە خوا بهێتە vê pirtûkxanê. I like reading books. This is like a very special time because ئەڤە دەمە gelek تایبەتە چونکو ئەو دەلیڤەکە هێژایە فێرکردنێ و پەیوەندیانە. Experience. Beep beep.
آلیور و دایکاخوا 2000 کسانن به نوی پرتوکخانه نافدار به نوی Politics and Prose لباکور روجآوای واشنطنه. او 30 سال پتر اف پرتوکخانه هیا. خلق سردان و پرتوکخانه دکه حتی هزر و بیراخوا لسر پرتوکان بو یک و دو دیار بکن. او هر وصادکارن سردان کافی شاپه بکن. و هر روش نویسکارک دهت پرتوکن خواه دخینه بو آماده بوان. خو سرک اوباما جی دگل هر دوکچن خواه سردان و پرتوکخانه کریه حتی پشتوانا کار دارن بچوک بکه. دوان سالن بوریدا پتر امریکیان برای خودای پرتوکن لسر انترنت و دیجیتال او بوبی رنگی پرتوکن خود کرن. اوجی دیاره دبیت اگر هنده که کارن پرتوکخانن بچوک هیدی کم ببا. لی آرن تایکر ریوبر ریخستی پرتوکخانن امریکی دبیجه افیکا راست نیه. اف ریخستیه نونری 1600 پرتوکخانان دکه ل 2200 جهان لسرانسر امریکا. لسال 2012 8 جسادی جی بکرن کتابین پرتوکخانه ما زیده بود. ل 2013 جی رجا بلند بود. اوه جهه دلخوشی ما. تایکر دبیجه یک جه اگر بردوام بونا کاره که باشی وان پرتوکخانه اوه رولا خدان انوان گلک برچا و دناف جواته دا. اگر اکادنیا سرکی هی که مشتری هر بردوام تینه ویره. از باور دکم خوندنا پرتوک چیزک تایبته. خوندنا لسر شاشه جهه و ناگرد. و جادم آلیور مازنده با او آنکو پرتوکان برنگ عادتی و خینه آنجی پرتوکن سر کمپیوتران آنجی به هر دو جوران نهاوی پیامک هیا بو همی کسن پرتوکان دخینن. هر از خاندان دنگ امریکا. بینران لدست بکا برنامه ما پیامک لسر یارین المپیک زوستان لسوچی روسیا هبو. لنها از دخوازم عاشقین وان رنگ یاریان هزراخوا بکن کاغلو یکم ولاتی المپیک زوستانی لهاتی کرن چو ولات بو فرانسا امریکا یان چین بو. هلبت مچ دیاری نینن بدم کسی برسوا راست بزانا. لمن اف پیام هیا. کسکی خدان شانس لولاية كاليفورنيا لاتريا باور بول بر چند پاره 425 مليون دلار. شفا چهارشنبه جماره لوتریه هات راگاندن و کاربدستین ولایت کالیفرنیا دیویژن تیکت لی دکانکا باجارکی نزدیک سان فرانسیسکو هات فروتن. اوا ایک بو جی شش جمازنترین لوتریه دیرو کدا و یا چهارم بو ده لوتریا باور بول دا. اوا لی 43 ولایتان و لی واشنطن جی تیکت تلفروتن. بینران برسفا راز جیج بسیاره مراکا یکم ولاتی اولمپیکن زوستانی لهاتی کرن چو ولات بو بجاره یکم راستا فرانسا لسالا 1924 یکم اولمپیکن زوستانی میوان کرن وکا من گوتی مچ دیاری جی نینن لی اس هیوی دکم شانسی و وکا خودیت کتابریا لوتریا امریکا با و هیوی دکم ونفي برنامج وچندين رابورتو هفايفينو برنامج ديجي لسر مالبرن دنگي امريكا يان دنگي امريكا تماشا بكن فيسبوكا برنامج كورت كونكشنا هتا ديدار به داخل شمو ستافي برنامج هيفيا خوشي وسلامتي جوارا دخوازن